خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵبەتە بەرنامەکەی ئەم شەوی ئێمەی پانۆڕامە لەسەر مەترسیەکانی نەخۆشی کۆلێرایە کە لە هەرێمی کوردستان و لە چەند ناوچەیەک سەری هەڵدا و مەترسی جددی لەسەر ژیان و گوزەرانی لەسەر ژیانی خەڵک دروست کردووە. میوانەکەی ئەم شەوی من دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە و هەوڵەدەین ناو خستەخانەی شار و ڕەوشی نەخۆشخانەکەش وەربگرین. بەڵام بەر لەوە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ژمارەیەک لە مێدیاکانی هەرێمی کوردستان و مێدیاکاران گفتوگۆیەکی هەبووە لەبەر کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان. ئەچینە لای ئەو دیدارە دواتر ئێمە لە پانۆراما درێژە بە بەرنامەکەمانە دەین. هەڵبەتە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆیەکی کراوەی لەگەڵ ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان و مێدیاکارانی دەستگا ڕاگەیەندنەکانی هەرێمی کوردستان ئەنجام داوە. باسی کۆمەڵێک پرسی تایبەت بە قەیرانەکانی هەرێمی کوردستان و کێشە سیاسیەکان و کێشە ئیداریەکانی هەرێمی کوردستان کراوە. دیدارەکە بە جۆرێکە کە سەرۆکی حکوومەت چەند خولەکێک قسە بۆ ڕۆژنامەنووسانەکە بۆ ئامادەبوانی ئەو دیدارە ئەکە. دواتر بە گفتوگۆی ڕۆژنامەنووسانی دەستگا و کەناڵە جیاجیەکان دیدارەکە درێژە ئەکێشێ. ئێمە هەوڵەدەین لە کورسات نیوز بەشێکی ئەو دیدارە پێشکەش یا بگوازینەوە بۆ ئەوەی بزانین سەرنجی یان تێبینی و ڕێی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر قەیرانەکان لەسەر کێشەکان چییە. هەڵبەتە دواتر لەگەڵ میوانەکەم باسی نەخۆشی کۆلێراکەین کە بەداخەوە لە ئێستادا ئەم نەخۆشیە کاریگەریەکی گەورەی لەسەر ژیانی خەڵکداناوە بە جۆرێکە کە دوای ماوەیەکی زۆر لەوەی کە کۆلێرا ینی کۆتایی پێ دووتەنانەت لە وڵاتە دواکەوتەکانیش، بەڵام ئەوەی کە لە پڕ چەند شارێکی عێراق و هەرێمی کوردستان و بەتایبەتیش پارێزگای سلێمانی گرتەوە، هەرچەندە تیمی تەندروستی و بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی بە هەوڵی پزیشک و کاربەدانی تەندروستی لە ڕوبەڕووبوونەوەیەکی جددیدان لەگەڵ نەخۆشی کۆلێرا. بەڵام داوایان لە هاوڵاتیان ئەوەیە کە بتوانن پاڵپشتیان بکەن، هاوکاریان بکەن، لیژنەکانی قایمقامیت بەردەوامن لە چاودێریکردنی بازاڕ و شوێنی ئەو شوێنانی کە سەرچاوەن یان مەترسین یان گومانیان لەسەر ئەوەی کە نەخۆشی کۆلێرای تێدا بڵاو ببێتەوە لە بۆەوەی کە دای بخەنەوە چاودێری ورتری بخەنە سەر. لە ئاستێکی ترشەوە لە خەستەخانەکان پزیشک و کارمەندان شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆی بتوانن ڕوبەڕووی نەخۆشی کۆلێرا ببنەوە. بەڵام ئەمە جەنگێکی تەندروستیە بە هەردوو لە ئەتواندرێت کۆتایی پێبێنرێت، هەم بە جۆدی تەندروستی و هەم بە جۆدی خۆپارێزی هاوڵاتیان بە خۆپارێزی خەڵک و بەتایبەتیش مناڵان کە ئەو هۆشیاریان نییە مناڵ کە بتوانێت پاک و خاوێنی خۆی بپارێزێت. بۆیە پێویستەکە کە مێدیاکان فۆکەسی مێدیاکان یان فۆکەسی ئێمە شەو لە پانۆڕاما بۆیە لەسەر ئەم پرسەیە و بۆیە لەسەر ئەم بابەتەیە، لەبەرەوەی کە بابەتەکە بەڕاستی هەڕەشەی جددی یا مەترسی جددی لەسەر ژیانی خەڵک دروست کردووە. ئێمە لە ماوەی ڕابردوو هەناسەیەکمان هەڵکێشا کە کۆرۆنا تا ڕادەیەکی زۆر کۆتایی پێهاتووە، بەڵام لە ئێستادا کۆلێرا جێگەی گرتەوە. دیارە دیدارەکەی سەرۆکی حکوومەت تا ئێستا ئامادە نییە. منی ژەمیست پێشەکەەکە بەوە دەست پێ بکەین، بەڵام پانۆڕامای ئەم شەومان باسی ئەوەکە و هاوکارمان مەریوان عەبدوڵڵا لە نەخۆشخانەی شارە بێ لەوێ لەگەڵ مەریوان گفتوگۆکەین ئەگەر ئامادە بێت بزانین ڕۆژانە یان بە بەردەوامی چەند کەس سەردانی نەخۆشخانە ئەکا و ڕێنمایی پزیشکان و کارمەندانی تەندروستی چییە بۆ ئەوەی کە بتواندرێت ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببنەوە. هەڵبەتە بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی ئامادەکاریەکی تەواوی کردووە و پزیشک و کارمەندانی تەندروستی بە بەردەوام لەسەر هێڵن
وەکو ئەوەی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی باسی لەوە کرد بەڵێ نەخۆشی کۆلێرا هەیە بەڵام ئێمە ئەزانین چۆن ڕوبەڕووی ببینەوە میوانەکەشم لێرە ئامادەیە دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دکتۆر بەخێر بێ سوپاس دەکەم بن ئەمەوێ کە بەڕاستی پێش ئەوە دیدارێکی سەرۆکی حکوومەت هەیە لەگەڵ کۆمەڵێک مێدیاکاران باسی کۆمەڵێک قەیرانەکە ئێمە دوای ئەوە هەوڵدەین گفتوگۆکە لەگەڵ بەڕێستان و لەسەر مەترسی و هەڕەشە جدیەکان بەردەوام بکەین هەڵبەتە وەکو باسمان کرد کە هەم دیدارێکی حکوومەت یان سەرۆکی حکوومەت هەیە لەگەڵ مێدیاکاران کە باسی لە قەیرانەکان کردو لە ئێستادا کۆمەڵێک قەیران هەیە مەترسی ئەوە هەیە کە مەسلەی بنزین کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی تاک بە تاکی خەڵکی کوردستانەوە هەیە مەترسی ئەوەی کە عراق 200 ملیار دینارەکە نەنێرێت و گرفتی موچە دروست ببێت واروەها لەگەڵیشیدا پرسی کەمی خزمەتگوزاری و پرۆژەکان کە لەسەر کۆمەڵێک ئاست خەڵک نیگەرانی هەیە لە هەرێمی کوردستاندا بزانین بەرنامە و پلانی حکوومەت و قسەی حکوومەت لەسەر ئەم بابەتە لەگەڵ مێدیاکارەکان چییە؟ هەڵبەتە گەر پێش لەبەرەوەی دیدارەکە ئامادە نیە لەگەڵ دکتۆر گفتوگۆکەم دەست پێکەم دکتۆر سڵاو لێبێ جدیەت و مەترسی ئەو نەخۆشی کۆلێرایە تا ئەم ساتە چییە؟ خۆی ئێمە پلانی ساڵانەمان هەیە لەسەر مەسلەی ڕوبەڕووبوون کۆلێرا کە هەموو ساڵێک ئێمە ئامادەکاریەکەین بۆ ئەوەی کە ئەگەر لێرە و لێوێ حاڵەتی دەستنیشانکراوی کۆلێرا دەرکەوت ئێمە پێشگیری بکەین لەوەی کە لە ڕووی خۆپارێزیەوە یاخود لە ڕووی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە توانین کۆنتترۆلی بارودۆخەکە بکەین بەڵام ئەوەی کە ئەم ساڵ ڕوویدا پێشوەخت بوو پێش ئەو کاتە بوو کە ئێمە چاوەڕوانیمانە کرد ینی لە تەوقعی ئێمەیانە بوو لە مانگی شەش و لە ئەوهاوایکی فێنەکتر لە چاو ساڵی پار ئەم بارودۆخە ڕووبدا لەبەرەوە ئەو ئیجراعاتانێکی ئێمە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووە کردمان ئیجراعاتی خێرا و بەپەلە بوو بە ئاستیەوەی کە کۆمەڵێک لیژنەی پەیوەندیدار لەو بارەوە دروست بکەین ئێمە و لیژنەیەکمانەیە پێڵەن لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی پەتای کۆلێرا و سکچوون و ڕوشانەوە کە ساڵانە ئێمە ئەو لیژنەیەمان ئامادەیە بەڵام ئەم ساڵ لە پێشوەختە کە هەستمان کرد بەوەی کە بارودۆخەکە بەرەو خراپبوونە ڕوا بە شێوەیەکی خێرا ئەم لیژنەیەمان چالا کردەوە وەجگەلەوەش کۆمەڵێک لیژانیکەمان دروست کردووە بۆی بتوانین ئاستی مەترسی کۆلێرا لەوەیە کە بەڕاستی ئەگەر بەو شێوەیە بەر بڵاوە ببێ بە پەتایەکی سەرتاسەری ئەوە کاریگەری زۆر خراپ و نەرێنیە بێت لەسەر مەسەلەی ئەوەی کە ئاکامەکانی بەرەو خراپ ئەڕوا و بێتە هۆکاری گیان لە دەستدانی کۆمەڵێک لەو نەخۆشانەی کە تووشی پەتاکە بن بەوەی کە بە تایبەتیوانەی کە پیرن ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان لەگەڵایە مناڵ بە شێوەیەکی گشتی چکە کاریگەری زۆر خراپیە بێت لەسەر گورچیلەکان و ئاکامەکانی ئەوەیە کە ئێستا لە هەندێک نەخۆشا دەرکەوتووە لەبەرەوە ئەگەر پەتاکە بە شێوەیەکی ئەوە بێمە بەڕاستی هەم بە خێرایی بڵاوێتەوە هەم شوێن زۆر داگیرەکە و فریای ئەوە ناکەویت کە ئێستا لەژێر کۆنتترۆڵە تا ئێستا بەڵێ لەژێر کۆنتترۆڵایە و خۆشبەختانە تیمەکانی ئێمە لە چ لە ڕووی مەسلەی خۆپارێزی کە مەسلەی خۆپاراستن بریتە لە دەستنیشانکردنی سەرچاوەکانی نەخۆشیەکە و دابشکردن و کۆکردنەوەی داتای نەخۆشیەکە و دوای ئەوەش تیمی چارەسەر ئێستا ئێمە لە مەرحەلەی قۆناغی چارەسەری نەخۆشیەکەیین و جگە لەوەش تیمەکانی تر تیمی خۆپاراستن بە شێوەیەکی چڕوپڕ زیادمان کردووە توانم بڵێم دابشمان کردووە بەسەر کۆمەڵێک سێکتەرە کە سێکتەری ئاو بەشێکی هەرە گرنگی ئەم تیمانن زیاتر لە 25 تیممان ئامادە کردووە بۆ پشکنینی بەردەوامی سەرچاوەکانی ئاو لە سنووری پارێزگای سلێمانی بە ئاوی فەرمی و نافەرمیەوە چکۆ ئێمە کۆمەڵێک ئاوی فەرمیە سەرچاوی فەرمیە و سەرچاوی نافەرمیشەیە سەرچاو فەرمیەکانەوانن کە لەژێر سەیتەرەی دائیرەی ئاوان ئەوەی کە پێڵێن شەمعەکان کە ئاو بەسەر ماڵانە دابەشەکەن یاخود
بۆ شوێنە گشتەکان دابینیەکەن ئەو سەرچاوە نافەرمیانەش ئەو بیر و زێرە ئەتوان بڵێم کارێز و ڕووبار و سەرچاوەکانی ترەکە نافەرمین یاخود ئەو شەمعانەی کە نافەرمین بە شێوەی نافەرمی هیچ بەبێ مۆڵەتی دایری ئەو بەسەر شوێنەکانە داباشەکان لەبەرەوە ئێمە تیمەکانمان بەردەوامن لە پشکنینەوە توانم بڵێم لە ماوەی 4 ڕۆژە زیاتر لە 250 بۆ 300 پشکنینی ئاومان وەرگرتووە لەو سەرچاوانە و جگە لەوەش هۆکارەکانی تری ناوبازار کۆنتترۆلی ناوبازار و شوێنە گشتەکان چێشخانە و کافتریا و ساردەمەنیەکان لە ڕێی تیمەکانی خۆپاراستنی ئێمە بەردەوامن و تیمەکانمان بە شێوەیەکی چڕوپڕ خستۆتە گەڕ بۆی بتوانین پرسیارێکی بۆ کۆلێرا لە وڵاتە دواکەوتەکانی ژنەما بۆ بەرەوچی سلێمانی هەڵبەتە ئێمە ئەوەی کە گرنگە بۆ ئێمە بیزانین کە سەرچاوی بڵاوبوونەوەی کۆلێرا چیاوەیە کە لە زۆربەی وڵاتانە سەرچاوی سەرەکی لە ڕێگەی خواردن و ئاو بە تایبەتی ئاوەڕۆ تێکەڵبوونی ئاوی پیس ئاوی زێرابوو ئاوەڕۆکانی تر بە ئاوی پاک و خاوێنە ئەمە بەڕاستی ئەمە جگە لەوەش ئەم وشکە ساڵیەش یەکێکە لە هۆکارەکان بەوەی کە خەڵکی زیاتر سەرچاوی ئاوی نافەرمی بەکارێنێ بۆ ژیانی ڕۆژانەی خۆی و ئەمە خۆی لە خۆیان پرسیارە ئەمە ئەکرێ وەکو لۆمەیەک بۆ ئاسی خزمەتگوزاری گشتی بۆ هاوڵاتیان یاخود لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی کە بۆ ئایا بۆ هۆکاری سەرهەڵدانی ئەم قەیرانە لە ڕێگەی ئاوەیە یاخود نەتوانراوە قەدەغەی ئەو سەرچاوە نافەرمیانە بکرێ یاخود ڕێگە بدرێ بەوەی کە سەوزە و کێڵگەی سەوزاییەکان بە ئاوی پیس ئاو بدرێ ئەمان هەمووی خۆی پرسیارێکن بەوەی کە بەڕاستی نەتوانراوە ئێمە لە ڕووی مەسلەی ئاوەڕۆ کۆنتترۆلی ئەو بکەین ئەگەر ئێمە بتوانین ئەو ئاوەڕۆیانەی کە هەمانە تێکەڵ نەکرێتەوە وا بکەین کە تێکەڵ نەکرێتەوە بە سەرچاوی ڕئیسیەوە ئەوە دوورە بین لە پەتای کۆلێرا بەسەلەی کلۆر و ئەو بابەتانی ئێمە بەردەواکەکرێتەوە ئێمە تەسیری نییە نە ئێمە لەبەرەوەی تیمەکانی ئێمە مەسەن بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بەردەوامن لە چاودێریکردنی شوێنە گشتیەکان بەوەی کە ئایا کلۆر بەکاربێنن یان نە و ڕێژەکانیان بۆ دیاری کردوون و بەردەوامش ڕێنماییان داوە بەردەوامیش پشکنین هەبووە بۆ سەرچاوی ئاوی سیتیەکان و شوێنە گشتیەکان و تانچی شوێنە گشتیەکان بەڵام ئەوەی ڕاستی بێت ئێمە نەتوانراوە مەسەن ماڵ بە ماڵ بگەڕین ئایا کلۆر بەکارێت لە تانچی ئاویانە یاخود خەڵکی ئاوی سەرچاوی ئاوی خۆی پاکەکاتەوە ساڵانەیە یا ساڵی دووجار لە ماڵەکەی خۆیە لەبەرەوەی زۆربەی هاوڵاتیانی ژیانی کەم تا زۆر تووشی قەیرانی بێ ئاوی بوون لە ساڵێکا دووسێ جار تەنکەری ئاوی ئەم لە ئەولایان بەکارێناوە لەبەرەوە ینی پێویستەکات کە بەردەوام هاوڵاتیان بۆ خۆشیان لەسەر چاوی ئاوەکانی ناوماڵەکانی خۆشیانەوە دڵنیا بن اینجا بەکاری بێنن ئەمان هەمووی هۆکارن وە ئەمە ئەکەوێتە سەر ئاسی هۆشیاری تەندروستی تا ئێستا لە عێراقا تەنها لە سلێمانی و هەولێر هەیە لە شوێنی تریش نەخێر لە نەجەف و لە کۆمەڵێک پارێزگای ناوەڕاستی عێراقیشا کۆلێرا ئەتوانم بڵێم دەستنیشان کراوە بەڵام ئەوەی کە لە سلێمانیە ئەوەیە کە ئێستا ئێمە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم سلێمانی حاڵەتەکان زۆر بە شێوەیەکی خێرا ئێستا ئەمڕۆ هیچ ئامار هەیە مەسەلەن گەشت بەچەند ئەم بەڕاستی هەمووی کۆلێرا یان سکوتن و شانەوە جیاواز بەڵێ بەداخەوە ئەیڵێم ینی ئامار هەرچەنە ئامار کاری میدیا و ئەوە نییە ئامار بۆ ئەوە نییە کە مەسەلەن خەڵک بیزانێ پێویست ناکە خەڵک بیزانەوەی کە پێویستە خەڵک بیزانێ مەسەلەی خۆپاراستن و چارەسەرەکەی دیکە بۆ هاوڵاتیان گرنگەوە بۆ میدیاش بە هەمان شێوە ئامارەکان بۆ ئێمە وەکو بەڕێوەبەراتی تەندروستی یاخود لایەنی خۆپارێزی گرنگە بۆ ئێمە بەڵام بەداخەوە ئامارەکان دڵخۆشکردنین بۆی کە مەسەلەن لە کۆی 135 مناڵ کە سەردانی بەوەی سکچون و ڕشانەوە سەردانی نەخۆشخانەی مناڵانیان کرد بێ 114یان کۆلێرا دەرچن لەبەرەوە ئەم ئامارانە ئاماری باش نین و بە هەمان شێوە لە گەورەکانی شایمە کۆی گشتی ئەمڕۆ نزیکەی 650 حاڵەتی سکچون و ڕشانەوە داخلی نەخۆشخانەکانی ئێمە بوون کە بریتین لە چوار نەخۆشخانە خۆشخانەی شار و شەیدێ من و شۆڕش و مناڵان کامە ژمارەیەکی زۆرە ئەتوانم بڵێم
هی ئەوەیە کە بەڕاستی ئاکشنی جددی وەرگین لەسەر ئەم بابەتە و کردوشمانە و سەرچاوەکە دۆزراوەتەوە خۆی وەکو وتم من لەگەڵ بەڕێوەبەری ئاوی سلێمانی قسەم کرد ئەڵێ کێشە لە سەرچاوی ئاوی ئێمەیان نیە بەتابەتی ئەو بۆڕێکە لە دوکانەوە دێت ئەخر تۆ ئەگەر ئامارێک وەرگین لە سلێمانی ئایا کۆی گشتی هاوڵاتیان چەندی سەرچاوی سوودمەندە لە سەرچاوی ئاوی دوکان ئێمە دوو هێڵی ئاوی دوکان هەیە لەگەڵ ئاوی سەرچنارە ینی ئەوەی کە لە ماوەی ئەم ماوەی ڕابردووە ئەتوانم بڵێم لەوانەیە 150 هاوڵاتیان ئەتیمادیان لەسەر ئاوی سەرچاوی نافەرمی کرد بێ جگە لەو ئاوەی کە لە سەرچاوی فەرمی و لە دوو هێڵە و سێ هێڵەوە وەریگرن لەبەرەوە ئەگەر لە 120 بێ زۆرە بۆی توانین بڵین پەتاکە لە ڕێی ئەو سەرچاوی ئاوە نافەرمیانەوە یاخود لە ڕێی تانکەر و ئاوی ترەوە تووشی هاوڵاتیان بووە لەبەرەوە ینی ئەمە ئەوە دەرناخات چکە بەڕاستی ئێمە ئێستا بەنیازیم پشکنین تەنانەت بۆ سەرچاوی ئاوی دوکان و ئەوەش بکەینە چەنە ئەوەی هەیە لە جام و لە دەبە و ئەمانەیە هەموو ئەوانە ئێمە پشکنینمان بۆ کردوون بەردەوامشمەتەسیان لەسەر نەخێر بەی شێوەیەک لەبەرەوەی ئەمانە بە شێوەیەکی زانستی ئامادەکرێ و پشکنینی بۆکرێ بەر لەوەی کە دابشکرێ بەسەر هاوڵاتیانە یاخود بکەوێتە بازاڕەوە ئێمە بەعکسەوە ئێستا هانی هاوڵاتیانە دەی کە جارێ لە ئەلعانی قەیرانێکی تر بۆ خەڵک وڵایتر ئێمە وڵاتی قەیرانین یعنی ئەگەر قەیران دکتۆر ئێستا لە چ وڵاتێکی ترەوەی کە بزانی هەیە مەسەلەن لە زۆربەی وڵاتان هەیە بەڵام هەندێک وڵات هەیە بەڕاستی بەوەی ئەوەی کە سەرچاوی ئاوەکانیان وای کردووە بە شێوەیە ڕیسایکل جارێک کە بەکارێنەوە بە تەواوی فلتەریەکەن نایڵن ئاوی ئاوەڕۆتێکەڵی ئاوی تر ببێتەوە لە وڵاتە پێشکەوتوەکانە بە هیچ شێوەیەک پەتای کۆلێران نەماوە بەڵام ئەتوانم بڵێم یعنی لە زۆربەی وڵاتەکانیشا کۆلێرا هەیە بەڵام ئەوەی کە پێڵەن سپۆرادیک تاکوتەرایە نەبووە بۆی کە ببێ بە پەتایەک یاخود بە پەتایەکی سەرتاسەری ئەجینا لە زۆر وڵاتانی شایستەش کۆلێرا هەرماوە بەڵام بەو شێوەیە نییە کە ئێمە یان بکەوێت بێ بە باس و خواسی ڕاگەیانەکان و یا ڕێکخراوی تەندروستی جیهانی بێتە سەر هێڵ بۆیان بەڵام ئەوەی کە ئێستا لێرە هەیە بەڕاستی مای ئەوەیە کە هەڵوەسێ لەسەر بکەین ئامادەکاریەکان چی کراوە مەسەلەن لە قووەتی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی ئەوە هەیە کە بتوانێت ئەگەر ئەو ئامارە ئەو ڕێژێ بەرزتریش بووە ڕوبەڕووی بێتەوە بەڵێ ئێمە ئامادەکاریمان کردووەوە ئەوەی کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی هەرمەدانیان بەڕێوەبەری گشتی و تیمی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی لە یەکەم هەست پێکردن بەوەی کە بارودۆخەکە بەرەو کۆلێرا ئەچێت ئێمە لە بەرەوەی نیشانەکان هاوشێوی کۆلێرا بوو شێوازی بڵاوبوونەوەکری هاوشێوی کۆلێرا بووە ئەو چارەسەرانەش هەر هەمان هاوشێوی کۆلێرا چارەسەرمان بۆ نەخۆشەکان کردبوو درکمان بۆ کرد کە ئەمە حاڵەتێکە نۆرمال نییەوە لەگەڵ پەتای سکچوونی ئاسایی جیایە بۆیە یەکسەر کەوتینێتە دروستکردنی تیمەکانی خۆمان و ئەکتیفکردنەوەی تیمەکان و کۆمەڵی ڕێنمایی لەلایەن بەڕێوەبەراتی خۆپاراسی تەندروستیەوە بۆ کۆی هاوڵاتیان و بۆ شوێنە گشتیەکان دەرکراوە جگەلەوەش تیمی ژووری ئەمەلیاتی پارێزگار بە هەمان شێوە ئەوانی تیمەکانی خۆیان ئەکتیف کردوەوە کۆمەڵی ڕێنمایی لەلایەن پارێزگای سلێمانیەوە دەرچووە بۆ شوێنە گشتیەکان بە نسبەت بۆ مەسلەی خۆپارێزی بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پەتایە و ئێمە ئێستا لە سنووری بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی کۆمەڵێک تیممان دابش کردو بەسەر کۆمەڵێک میحوەری دەوروبەری سلێمانی کە لە بەیانیەوە دەست بەکارە بین هەر بەشێکمان لە تیمێکمان بەسەردانی بەشێکی دەرەوەی سلێمانی بۆ نمونە لە خەتی کەرکوو لە خەتی دوکان لە خەتی شارەزوو لە خەتی شارباژێر ئەمانە بە شێوەیەکی چڕ بڵاو بینەوە بۆی ئامار و داتا وەرگین و پێداویستیەکان و هۆکارەکانی بەرەنگاربوونەوەی ئەم پەتایە دەستنیشان بکەین. دکتۆر ڕسمەلای هاوکار مامەریوان کە لێچێک لە نەخۆشخانەکانە بزانین ڕۆژی ئێستا چۆنە مەریوان سڵاوت لێبێ تۆ لە کام نەخۆشخانی شاری سلێمانی تۆ ڕۆژەکە چۆنەوە گەرمیوانێکە تێبێت زانیاری زیاتر بۆ ئێمە بخاتە ڕوو ینی داخەڵبوونی نەخۆش ئەمڕۆ لە چه ئاستێکا بووە؟ بەڵێ زانە من لە نەخۆشخانەی دکتۆر شێدێمنی هەناویم تقریبا نەخۆشخانەیە زۆرترین ئەو نەخۆشخانە ڕووی تێدەکەم نەخۆشانی کە تووشی پەتای سکچوون و ڕشانە بوون لە نێویاندا بەشێکیان تووشی کۆلێرا بوونەوەی کە لە پشکنینەکان دەرکەوتووە. دوێنێ لە 24 کاتژمێری ڕابردوو زۆرترین کەس لە پارێزگای سلێمانی تووشی پەتاکە بوون کە ژمارەیان 635
کەسە لە ئەوانەی کە تەمەنێکیانێ لە منداڵانش 114 منداڵ لە نەخۆشخانەی دکتۆر جەمالی منداڵان داخل کراون. ئەمڕۆ بە پێی ئامارانەی کە هەیە چۆن ئاماری سەرەتایی تاکو ئێستا بە ڕسمی ڕانەگەێنراوە دەوتی ئامارەکان کەمتر بوونەتەوە لە نەخۆشخانەکانی سلێمانی، بەڵام دۆخەکە هێشتا لە ئاستێکی باشدانێ و ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو لە نەخۆش بەهۆی سکچون و شانە و حاڵەتەکانی زیادبوونی سکچون و ڕشانە ڕوو لە نەخۆشخانەکانی سلێمانی دەکەن. زۆرینیان لێرە لەژێر چاودێریدان، ئەوانەی کە پێویستیان بە چاودێری وردەیە بەهۆی وشکبوونەوە حاڵەتانی کە هەیەە پەتاکە سکچون و ڕشانەوە کاریگەری زۆری لەسەریان دروست کردووە. ئەوانە دەتوان بڵێن بە شێوەیەکی زیاتر چاودێری تەندروستیان دەکرێت بۆ ئاسایی بوونەوەی بارودۆخی تەندروستیان. ئەوەی کە دەبیندێت لە نەخۆشخانەکانی سلێمانی کۆمەڵێ ئامادەکاری پێویست کراوە. ئەمڕۆژ وەزیری تەندروستی لە سلێمانی بوو و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ڕایگەیاند کە بڵاوبوونەوەی پەتاکە هۆکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان نیە، بەڵکو چەند هۆکارێکی تر لە پشت بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا لە هەرێمی کوردستان کە سەرچاوەکانی ئاو و هەروەها ئەو سەوزانەی کرد لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ناتەندروست بەرهەمدێرن. ئەمە بە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان هەژمار دەکرێت. لەبەرەوە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی داوای لە وەزیری شاروانی و سەرچاوەکانی ئاو، وەزیری ناوخۆ، هەروەها ئەو وەزیرانەکە وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەمانە بێنە هەرێمی شارەکانی هەرێمی کوردستان بەتایبەت سلێمانی لێکۆڵینەوە بکەن لە هۆکاری بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا لە هەرێمی کوردستان بۆی ڕێگەکانی هۆکارەکانی بڵاوبوونەوەی پەتاکە دەستنیشان بکرێت و هەوڵی چارەسەرکردنی ئەو دۆخە بدەکە ئێستا لە هەرێمی کوردستانەیە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو چارەسەرانەی کە لە نەخۆشخانەکانی سلێمانی پێشکەش دەکرێت بۆ توشبوانی پەتای سکچون و ڕشانە و کۆلێرا بەڕێز دکتۆر ئارام ڕەحیم پزیشکی پایە بڵند هێناویم لەگەڵدایە. دکتۆر سڵاوتان لێبێتم، کاتتان باش. ئەمڕێوە ئێشەگرن لێرە لە نەخۆشخانەی دکتۆر شەیدێمنی هەنایەگە پێوان بڵێ دۆخەکە چۆنە، دەبینین بەردەوام نەخۆش دێت و دەکاتە نەخۆشخانەکە بە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ دۆخەکە چۆنە؟ زۆر سپاس بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. ئەمڕۆ من کە لە بەیانی و لێرە داوامم هەیە بەپێی ینی ئەوانی کە نەخۆشمان بینیوە و بەراورد بە دوێنێ بە خۆشحاڵیەوە ژمارەکان کەمترە، بەڵام هێشتا ینی نەخۆش بە عام حسابێکی کەم نییە و هێشتا نەخۆش هەر هەیە ینی بەشی خۆی ژمارێکی ینی ڕاستم بزەبت لە بەردەست نییە، بەڵام کەمترە لە دوێنێ تاحت. کارەکەی چیە دکتۆر کە ئەمڕۆ کەمتر کە نەخۆش ئەو کەسانی کە حاڵەتیان لێ وران کردوتە ئێرە؟ من پێم وایە پەیوەندی بە هۆشیارکردنەوەی خەڵکەوە هەیە لە ڕێی بەڕێبەراتی تەندروستی سلێمانیەوە و چۆنەتی خۆپاراستن بۆ خەڵک زیاتر چاوی کراوەتەوە و زیاتر ئاشنا بۆ کە نەخۆشیەکە چۆنیە و لە ڕێی چیەوە گوازرێتەوە و خۆپاراستن و هۆکارەکانی چارەسەر بەتایبەت ئەو هۆکارە باوانی کە نەخۆشیەکەی لێوە گوازرێتەوە وەکو ئاوی پیس بوو، خواردن و ینی دەست نەشتن و ئەوانە پێم وایە خەڵک زیاتر ئاشنا بۆ زیاتر خۆپارێزیەکەن. دکتۆر و کەسانی کە دێن ئێرە و حاڵەتیان هەیە زیاتر کێشەکان چییە؟ بارودۆخی تەندروستیان لە سەرەتایە چۆنە کە دێن ئێرە و پاشان چیان بۆ دەکرێت؟ خۆی نەخۆشەکان بە شێوەیەکی گشتی تێکەڵاون، بەڵام ئەوانەی کە زیاتر یەنە ئێرە و تەندروستیان باش نییە تووشی سکچون و ڕشانەوەیەکی زۆر بوون، زیاتر نەخۆشە قورسەکان تووشی کۆلێرا بوون بە پێی نیشانەکان و بە پێی پشکنینەکان. ئەوانەی کە کۆلێرایان هەیە نیشانەکانیان چی دکتۆر؟ نیشانەکانیان ڕەشانەوەیەکی قورس و بەردەوام، دوای ئەوە سکچون دەست پێەکە، نەخۆشەکە بێهێزە بێت، توانای خواردنی نامێنێت و دوای ئەوە کە ئێمە پشکنینیان بۆکەین بەشێکیان تووشی وشکبوونەوەی گورچیلەکان بوون، گانزاگانی خوێنیان هەنێکی دابەزیوە و وەکوتم بە شێوەیەکی گشتی نیشانەکان ئەوەی ینی نەخۆشەکە وەکو بڵێ توانای هیچی نامێنێ و بێڕەنگە بێ بێهێزە بێ، هەنێکیان ئاستی هۆشیاری زۆر کەمە بێتەوە بەتایبەت ئەوانەی کە بە قورسی نەخۆشەکاگرن. دکتۆر ئەوانەی کە دێنە ئێرە زیاتر کام کەیسانە؟ ئەوانەی کە بە توندی نیشانەکانیان هەیە و گومان دەکرێت کۆلێرایان هەبێ، یان ئەوانەی کە چوونێکی کەمیان یان ڕشانەوەیکی کەمیان هەیە زیاتر حاڵەتەکان بە شێوەیەکی گشتی تێکەڵاوە، بەڵام زیاتر ئەوانەی کە دێنە ئێرە حاڵەتە قورسەکانن، هەنێک حاڵەتی وەسەط و حاڵەتی کەمیشی تایە سادەشی تایە، بەڵام زیاتر حاڵەتە قورسەکان
یانە نەخۆشخانە چونکە حاڵەتەکانی کە زۆر قورس نەبێ خەڵک خۆی ئەتوانێت لە ماڵەکە چارەسەر بکە و بۆی لۆدێکی زۆریش لەسەر نەخۆشخانەکان دروست نەبێ بەڵام حاڵەتە قورسەکان زۆربیان ڕوەکەنە ئێرە دکتۆریەوە چیان بۆکەن لێرەوە کانگاوی یەکەم سەرتاچیان بۆکەن و دواتر چۆن چاودێری تەندروستیان دەکەن بە تایبەتە و کەسانی کە حاڵەتی توندی سکسونشان بەڵێ یەکەم جارکە نەخۆشەکەیەت ئێرە ئێمە فشاری خوێن و شەکرە و ئەوانەی بۆ ئەگرین و بە شێوەیەکی گشتی سیرێکن و ڕادەی وشکبوونەوەی کەسەکە سێ جۆر وشکبوونەوەمان هەیە کەم و ناوەند و زۆر یانی وشکبوونەی قورس ئەوانەی کە قورس بن بە شێوەیەکی خێرا چکە عادەتەن تووشی وشکبوونەوەی گورچیلە ئەبن ئەوانە بۆی گورچیلان لەوە زیاتر سست نەبێ کە هۆکاری سەرەکی کۆلێرا کە نەخۆش تووشی نەخۆشیەکە وشکبوونەوەی گورچیلەیە بۆی حاڵەتەکە توونتر نەبێ ئێمە بە شێوەیەکی خێرا کانۆلایان بۆ دانین و مخەزیەکی زۆریان بۆ دانین دکتۆرەگە پێم بڵێ ئەو کەسانی کە لێرن زیاتر باردۆخی تەندروستیان چۆن ئەوانەی کە باردۆخی تەندروستیان ناجێگیرە ژمارەکان تقریبان چەنە و ئەوانەی کە پێویستەکە لە ماوەی کەمە چارەسەریان بۆ کرد دواتر نەخۆشخانە جێبێڵن زۆرینەن یان کەمینە بە خۆشحاڵی ئەتوانم ئێستش بڵێم زۆربەی ئەوانەی کە حاڵەتەکانیان قورسە ینی زۆرینەنین ینی تقریبان کەمن بەڵام ئەوانە زۆرترین چاودێریان پێویستە چارەسەریان زۆر پێویستە و ئەو چارەسەرانی بەتایبەت ئێمە کە مغەزی بۆ نەخۆشەکە دانین ئەبێ نەخۆشەکە بە شێوەیەکی زۆر وەری بگرێ پشکنینی خوێنی بۆ بکرێ و بەردەوام بە دوواداچوونی حاڵەتی گورچیلەی بۆ بکرێ ئایا بەرەو باشتر ڕۆشتۆ یا بەرەو خراپتر بەڵام وەکوتم زۆرینی حاڵەتەکان یا وشک بوونەوەیکی کەم یا ناوەندانی قورسەکان بە خۆشحاڵی و کەمترن یانی پێویستە چەند ڕۆژ دەژێت چاودێریات بێنەوەی کە حاڵەتێکی توندیانێ بە شێوەیەکی گشتی نەخۆش بۆ نەخۆش فەرقەکانی نەخۆشمان هەیە نەخۆشی درێژخایانی هەیە مەناعیکەمە لەوانەیە ئەوانە زیاتر پێویستکار بمێننەوە بەڵام ئەگەر زۆربەی نەخۆشەکان بە شێوەیەکی باش وە گونجا و چارەسەرەکان وەرگرن بە تایبەت وەکوتم مۆحەزیەکە وەرگرن عادەتەن ڕۆژێک دوو ڕۆژ زیاتر پێویست ناکا بمێننەوە و بە تەندروستیکی باشەوە ڕوانەی ماڵاکەن دکتۆرگە پێمان بڵێ ئەو کەسانی کە دێنە نەخۆشخانەکە ئێوە زیاتر پەتای چون ڕوشانەوە یان ئەوانەی کە یەکلای بۆتەوە کۆلێرایە خۆی ئەتوانم بڵێم بێجگەل لە کۆلێرا چکە لە هەموو ساڵەکە لە وەرزی گەرمایە پەتای سکچوونەر هەیە چەندها ڤایرۆس بەکتریا و مشەخۆری ترمان هەیە بەڵام یعنی قەلەقی سەرەکیەکە بەلای ئێمە کۆلێرایە لەبەرەوەی لەناو هۆکارەکانی سکچوونە لە هەمیان سەخترە و زۆرترین نەخۆشەکە وشکبوونەوەی بۆ دروستەکە لانەیە ئازاری گورچیلەکانی بە هەنێکمان هەیە بەڵام بە خۆشحاڵیەوە زۆربەی زۆریان چارەسەری گونجا وەرەگرن و تەندروستیان باشە بێت سپاس دکتۆر ماندوو نەبن لەستان ساغ بێت بەڵێزان ئەمە دۆخی نەخۆشخانەکانی سلێمانیە لە ڕاستیدا لە یەک دوو ڕۆژی ڕابردوو توان بڵێم دۆخێکی خراپە بوو لە نەخۆشخانەکانی سلێمانی لەبەرەوە کولێلا ڕاستە لە ساڵانی ڕابردووش لە هەرێمی کوردستان هەبوو بەڵام ئەم دوای کۆرۆنامە ئەزمونێکی تر بوو بۆ کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان هێشتا کۆرۆنا تاو نەبووە کۆلێراش دووبارە سەری هەڵداوەتەوە لە هەرێمی کوردستان بەرەوە دامەزراوە تەندروستیەکانی هەرێمی کوردستان فشارێکی زۆریان لەسەرە بە تایبەت ئەو نەخۆشخانانەی کە تایبەت کراون بە وەرگرتنی نەخۆشانی کۆلێرا و سکچوون و ڕشانەوە بەردەوام خەڵکێکی زۆر ڕوو دەکەن نەخۆشخانەکانی سلێمانی بۆ وەرگرتنی چارەسەر و خۆشبەختانە بەشێکی زۆری و کەسانی کە لێرە چارەسەر وەرگرن تەندروستیان باشە بەڵام لە نێوشیاندا هەنێک کەسەیە کە پێویستیان بە چاودێری وردێ بۆ باشبوونی بارودۆخی تەندروستیان. بەڵێ مەریوان سوپاس بۆ تۆ بۆ میوانەکەت کە لە نەخۆشخانەی شەی دکتۆر ئێمن لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ دکتۆر ینی کەواتە بۆ ئەوەی بتواندرەوەی دکتۆر ئارام باسی کرد لە نەخۆشخانە وتی ئەمڕۆ ڕێژەکە کەمتر بووە کەمترە یاخود پێویست بەڕاستی ڕووماڵێکی سەرتاسەری زیاتری سەحی هەیە بۆ ئەوی بتواندرێ بە تەواوی لە بۆ ڕۆژانی داهاتوو کەم بکرێتەوە ئەم کەمکردنەوەی بەچی ئەکرێ ئێمە جارێ داتا بۆی سابت بێ بۆی بتوانین هەڵسەنگاندنیش تەواو بکەین ینی لەسەر ڕۆژێک و دوو ڕۆژ هەڵسەنگاندن ناکەی بۆی بزانین بەتەواوی کەم بۆ تۆ یا کەم نەبۆتەوە چکە لەوانەیە کۆمەڵی خەڵکەوێت توش بوو بێت و وردە نیشانەکانی تیا دەرکەوێت و یان بە درەنگتر بگاتە نەخۆشخانەکانی ئێمە لەبەرەوە ئێمە لەسەر ئیجراعاتەکانی خۆمان ئەوەی کە پێویستە وەکو وتمان کۆکردنەوەی داتا و وەرگرتنی
زانیاری لەسەر سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و پەتاکە ئەوانە گرنگن بۆ ئێمە و ئێمە دەستنیشانی هەموو ئەو خاڵە لاوازانەکەین کە بنە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و ئەو ئیجرعاتانەی کە کردومانەوە بەپی ئەو ڕێنمایی و ئەو خاڵانەی کە ڕیسکراون چ لە ڕێنمایەکانی ئێمە چ لە ڕێنمایەکانی ژووری عملیاتی پارێزگای سلێمانی وای کردووە کە ئێمە بەردەوام بین لەسەرەوە دکتۆر ینی ئێمە بینەوە سەر پرسەکە ینی باشتە چووکەکان لە حکوومەت گەورە نەکەین ینی حقیقەتی ئێستا بۆ ئەوەی ئێمە لە چەند ڕۆژی داهاتوو بتوانین بەسەر ئەو پرسەش زاڵ بین و چۆن بەسەر کۆرۆنەدا زاڵ بووین چی بکرێت و چۆن بتوانرێت هاوڵاتی ببێتە کارمەندێکی تەندروستی ببێتە ئەندامێکی بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی وەزارەت تەندروستی هەرێ ئێمە بە پێچانەوە ئێمە ئەوەی کە کردومانە ئەرکێکی زۆرمان لە کۆڵ حکوومەت کردوێتەوە بۆەوەی کە زیاد لە تاقی خۆمان لە ماوەی ڕابردوو شارە سەبارەت بە کۆرۆنا بە هەمان شێوە کارمان کردەوە ئەوەی کە هەیە شتێکە ئەمری واقع ئێمە نین خۆمانی لێ بشارین و لەبەرەوە ئەرچی حکوومەتەکە بەپەلە بێتە سەرخەت بۆ ئەو جۆرە پەتایانە ئەو جۆرە ئافاتانەی کە ڕوبەڕووی کۆمەڵگا بێتەوە بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم کاردانەوەی خێرا هەبووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بودجەیەکی باشیش دابین کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەیکی خێرای ئەم بارودۆخی کە ئێستا لە سنووری بەڕێبەراتی و پارێزگای سلێمانیا بەدی کراوە ئەوە ئێمە ئەتوانم بڵێم تیمەکانی ئێمە بەباشی بارودۆخەکە بەڕێوە بن و پێویستە کات کە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە جیاوازە لە زۆربەی پەتاکانی تر پەتای کۆلێرە پەتایەکی ئاشنایە بە هەموو کۆمەڵگایەک بە تایبەتیش ئێمە لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردوو ئەمە سێمین جارە کە پەتای کۆلەرە ڕوو لە هەرێمی کوردستان و سنووری پارێزگای سلێمانیەکە ئەتوانم بڵێم هاوڵاتیان هۆشیاریشیان هەیە لەبارەی بەرەنگاربوونەوەی پەتای کۆلێرە و لە هەر پەتایەک هەر ئافاتێک دەرسێک وەرگیراوە و دڵنیام کە زۆربەی هاوڵاتیان نەزانن کە چۆن خۆیان بپارێزن خۆشبەختانە بەدەنگەوە چوونی هاوڵاتیان زۆر باش بووە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووە و بە شێوەیەکی گشتی ئەگەر دیقەت بدەن خەڵکی کەمتر خواردنی دەرەوە بەکارێنێ خەڵکی کەمتر سەوزە و ئەو شتانە بەکارێنێ کە نەزانێ سەرچاوی ئاودانەکەی چۆن بووە ئەنی بە شێوەیەکی گشتی ئێمە حەزیش ناگەین کە بازار بە تەواوی بپوشێتەوە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئێمە بتوانین لە ماوەیەکی کوتە دەست بەسەر ئەم بارودۆخەیە بگرین و بتوانین ڕێگری لە بڵاوبوونەوەی زیاتر و بەسەر تاسەربوونی ئەم پەتایە بکەین لەبەرەوە پێویستە کات کە هاوڵاتیان زیاتر هۆشیار بن هاوڵاتیان زیاتر بەتەنگ تەندروستی خۆیانەوە بن هاوڵاتیان ببن بە بەشێک لە ئەوەی کە تۆ جەناب دەڵێ بە بەشێک لە تیمی بەرەنگاربوونەوە و خۆپاراستنی تەندروستی خۆیان اینجا ئێمە و اینجا کە سوکارەکانی خۆیان ئەوەی کە گرنگە ئێمە وەکوتم کۆلێرا هەم هاوڵاتیان ئاشنان پێی هەم ئێمەش پێی ئاشنین و ئەتوانین بڵێن شتێکی نامۆنیە ئەتوانین بڵێن ڕێگە چارەسەرەکان ڕێگەکانی خۆپاراستن ڕێگەکانی ڕێگریکردن لە بەسەر تاسەریبوونی ئەم پەتایە ئەزانین چییە و ئەزانین چۆن مامەڵی لەگەڵاکەن وەکو کۆرۆنا نییە کە هەر ماوەی جارێک ڕێنمایش تازە دەرەچوو ڕێنمایەکانی سەبارەت بە کۆلێرا هەمان ئەو ڕێنمایانن کە ساڵانی پێشووترە بووە کە یعنی لە ساڵی 65 و توانم بڵێم هەشتاکان و ڕێنمایی هەر ئەوانەیە هەر ئەمانەی کە پێشترە وەرە و ڕێنمایانن و هیچی تر نییەوەی کە گرنگە ئەوەیە کە بەڕاستی پێویستە سێکتەری ئاو سێکتەری شارەوانی بە شێوەیەکی باش بۆ لە مەودووە بتوانن ڕێگری بکەن لە ئەگەری بڵاوبوونەوەی ئەو جۆرە پەتایانەی کە لە ڕێگەی تێکەڵبوونی ئاوی زێرا بوو ئاوڕۆی گشتیەوە بنەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی چکە هەڵبەتە ئەمە دەریێخاکە بە تەنها سێکتەری تەندروستی نییەکە ئێوە بۆ وەکو پزیشک وەکو بەڕێوبەری جێگری بەڕێوبەری گشتی تەندروستی سلێمانیش مەسەلەن کارەسات نییە ئێستا ژەمە باسیەوە بکەین کە ئاوی زێرا بتێکەڵی ئاوی خواردنەوە ئەبێ و نەتوانین ڕێگری لەوە بکەین ڕەنگە مەسەلەن پرسیارە جدیەکەەوە بێ کە بۆ لە وڵاتێکی پێشکەوتوو مەسەلەن ڕێگری لەوە کراوە ئێمە تا ئێستا هەر خەریکی ئەوەن کە بڵێن ئاوی زێرا بە و تێکەڵ کراوە
لەبەرەوەی ئەمە دەرخەری ئەوەیە کە بەڕاستی گرنگیدان بە سێکتەرە گرنگەکان کە پەیوەندیان بە تەندروستی هاوڵاتیانەوەیە کەمتر خەمی بەرامبەر کراوە و زیاتر گرنگی درراوە بە سێکتەری تر بۆ نمونە ئێمە وڵاتێکین نەک وڵاتێکی توان بڵێم هەرێمێکین لەوەی کە بەردەوام مەسلەی سەربازی و ئەمنی و ئەوانە زیاتر گرنگ بۆ بەلامانەوە لەوەی کە بتوانین لە سێکتەری تەندروستیایە لە سێکتەری ئاوایە لە سێکتەرێکی ترا ئاوادانکردنەوەیە کار بکەین بە هۆکاری ئەوە وای کردووە کە زۆرێک لەو پەتایانە بەردەوام بن بۆ ئەگەر بیتە سەر کۆمەڵک سێکتەری تر بە هەمان شێوە مثلەن ڕێگەوبان ئەگەر بین ئامارەکانی گیان لە دەستدان بەهۆی ڕێگەوبان و خراپی ڕێگاکانەوە وەرگین هیچی کەمتر نییە بەهۆی ئەوەی کە گیان لە دەستدانێک لە کۆلێرا ببینین یا لە کۆرۆنا ببینین بەڕاستی ئێستا گرنگترین و گەورەترین هۆکاری گیان لە دەستدان بەهۆی حادیسەی سیارە و ئەمانەوەیە کە ئەمانەش بەشێکن لەو کەمتەر خەمیانەی کە لە سێکتەرەکانی ترەوە هەیە و سێکتەری شارەوانی و ئاوڕۆژ بە هەمان شێوە ئەوەی کە کراوە تا ئێستا دیارە بەشێک بۆ لە کەم کوڕیەکان کە پێویستە بۆ ئایندە ئەمانە چارەسەر بکرێ پێویستە کە پێداچوونەوەیەک بۆ سێکتەرانەیە بکرێ و ئەمانە بخرێنە بەرنامەی کاری حکوومەتەوە بۆ بتوانین ئێمە وەکو هاوشەی وڵاتانی پێشکەوت و جارێکتر ناوی کۆلێرانە بیستینەوە لە وەکو پەتایکی بۆ ئەوەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە دوا ڕێنمایی بەڕێز دکتۆر هێرش چییە؟ بۆی بتوانانی بەسەر ئەوە تێپەڕ وەکوتم من ڕێنمایەکان ڕێنمایی گشتین لەسەر کۆمەڵێک ئێمە چەند خاڵێکمان دەستنیشان کردوەوەی کە هاوڵاتیان خۆیان بپارێزن لە بەکارهێنانی سەرچاوی ئاوی نافەرمی لە خواردنی سەردانە پۆشرا و لە سەوزە و میوەی کە نەزانێت چۆن بە چێ ڕێگایەک ئاودراوە و لە ئەگەری بڵین هەستکردن بە نیشانەکانی ئەو نەخۆشیە سکچون ڕوشانەوە بە پێ ڕێنمایی پزیشکان بڕۆن کە کۆمەڵێک قسەیان لەسەرم بابەتە کردووە و دووبارێکین و ڕۆژانە ئێمە لە ڕێڕاگەاندەکانەوە و لە ئەوانەی کە زۆر گرنگە بەلای ئێمەوە ئەو نەخۆشانن کە بەرگری لە شیان لاوازە هەر کەسێک کە هەستی کرد کە نەخۆشە تووشی سکچون و ڕوشانەوە وە پێویست ناکات لە ماڵەوە چارەسەری بکە بە زووترین کات بیگەێنێتە ناوە ئەو سەوزەی کە لە کارگەکان دروستەکرێن ناو زرفدا ئەندرێەوەش ئێمە هەموومانە چاودێریمان کردوون و چاودێریشیانەکەین چکۆمان بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی تەواو تەندروست ئامادەکرێ و ڕۆژانە وەکو وتم تیمەکانی ئێمە سەردانی و شوێنانە دووبارە و سێبارەکەن و لە ماوەی 4 ڕۆژە 250 بۆ 300 پشکنینی ئاومان کردووە لە سەرچاوەکانی ئاو لە کارگەکان و تیمی تەندروستی پاراسی خۆراک لە ناو بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی بەسەر هەموو بازاڕ و شوێنە گشتیەکانە بڵاو بۆتەوە سامپڵ لە هەموو شوێنێک وەرەگرن ئەگەر هەر شوێنێک گومانی ئەوەی لێ بکرێکە بە شێوەیەکی ناتەندروست ئامادەیەکە ئەوە ڕوبەڕووی سزای یاسایی و سەرپێچی بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی. سپاس دکتۆر بۆ بورە ناوڕێکی سپاس. بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین کە هەمومان وەکوی چۆن لە کۆرۆنا هاوکاری تیمە تەندروستیەکان بووین لە کۆلێراش بە هەمان شێوە هاوکاری تیمە تەندروستیەکان بین و ئەو ماوەیە گرنگی زیاتر و زۆرتر بە پاک و خاوێنی و بە خواردنەکان بدەن و گرنگی و فۆکەسی گەورە لەسەر خواردن بێ بۆ ئەوەی لەو پەتایە بەدوور بن. هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەکەن.